سڵاوتان لێبێت وەکو لە بەرنامەی پێشودا بەڵێنماندا ئەم بەرنامەیەمان لە شاری هەولێر دەبێت بۆ دوو مەبەست. مەبەست یەکەم لەم بەرنامەدا باس لە خراپی خزمەتگوزاریەکانی ڕێگاوبان دەکەین لە ناو شاری هەولێر و لە ڕێگا خێرەکانی دەرەوەی شارەکە. لە هەمان کاتیشدا باس لەو پرۆژانە دەکەین کە دەسەڵاتدارانی ئەم زۆنە بەردەوام شانازی پێوە دەکەن کە خۆی لە شەقامی 150 دەبینێتەوە. دەمانێت بزانی ئەو داهاتە حکومەت دابینی کردووە یاخود نەخێت لە ڕێگەی داهاتی ناوخۆی هەولێرەوە ئەو بڕەپارەیە دابین کراوە و ئەو کۆمپانیانەی کە بە قەرز پرۆژەکەیان کردووە لە بەرامبەردا چیان لە دەسەڵاتدارانی ئەم زۆنەی ویستووە و ئەوانیش پێیان بەخشیون. خۆ ئەگەر بە داهاتی ناوخۆی هەولێریشە ئەی بۆچی لە سلێمانی داهاتی ناوخۆ ناتوانێت شەقامی 100 مەتری سلێمانی و پرۆژەکانی ناو شاری سلێمانی جێبەجێ بکات. لەگەڵماندا بن و بەشی یەکەم بەرنامەکەمان لە ناوچەی پیشەسازی هەولێر دەبێت کە ناوچەیەکی پڕداهاتە بەڵام بەم شێوەیە پەراوێز کراوە لە کاتێکدا لە زوومی کامێراکەمانەوە دیارە کە چەند 100 مەترێک یاخود چەند کیلۆمەترێکی کەم لە ناوەندی شاری هەولێرەوە دوورە و پەراوێز کراوە. بسم الله الرحمن الرحيم. والله برای من او تقریبا او 20 ساله من گرایم کردستانه چند ولایت دیگهش از چوی نقاط صنعتی او جیکو صناعه تا چه کردن دبی خدماتش هبیتن اما دچین تین ناو صناعی براستی یعنی اما بیزار بین لیره اونا حکومت او ورت گیری یا باجی او همه جماعت ورت گیریدن وقتی تین ایره ده الله ابو وضعی ببینه که خو هاتو چو یعنی اما چون صناعه ایران ما دیته یا ترکا ما دیته يعني مروف كيفية داد كده بين كيف بايتختك أو ببايتختك أما شو هذا إنه تشتكي وقلت زوري ناشرين يعني خلك زوري اشتيتيرا يعني لخلك دربش أو معاملات كل دربة خلك الدربة هات اللي رشول تكاتن جالك تنيرا مهندسة بريطاني تين مهندسة كوري تين صيني تين والله إراد بين العالم همو بيك ببيزار تبيتن يعني براستي تشتكي زوري ناشرين أبو بايتخت ما ك مزور پی خوشه یعنی درسته دست خوشی الحکومت کن براسی شو لزور جوان و ریکوپی کشید هات یکرن بلام آخر اوای یعنی تو ها بیا ناو صناعی وگر یا ودا بی 20000 دینار لسیاره خوب دای خوین که با چی ایشه که لیره جناب روشانی امن هم روز لیره ما چون من خوم ایشی کهرباییات دکم دائما لیره ما تو راتین مصناعی ما تو را دکرم دگرین ما ولا ایشان کم اویا بلام روزانه برکودنی لگل ام بارودو خواهی بخو او هم روزه او وضعیت که هاوینان یعنی شتکی وایه که تو دی ایره توزو خولک بلنده بید و فکر دکی لیره او همو اوید دیکنه اوید قومتشتل اوید نادل آسنه واده دنی اویه یعنی توزو خوره که دنیا خرابینه زستان و پاییزا و بهاراش اویه بارودو خکک توا یعنی بویه و دجوار بوینه استا کولانت او برتر بچیا استا وی کولانه همو دکانیشون خود ایره کمتر دکانه لی بلام جین محلت او هنه او بره تماشا بکه باور که جير راوستان يا وكي قلت حمو حتى بيشكا دي كافيات آبرة لا تاني أنا بين داركان كدوش تكتم بوبكن يانا والله يا جماعة ودزن شيء من خم ليرة دكاندارني ما محلش تم ليرة نيا والله مراسي حمو تنرازينا لو وزعي يعني زور ده جوان يعني جوانا نكبو أوي هر جوانا بولاتي خمانيش جوان ترى كأوشي وزك جوان بيتور ريكو بيك بيتن جا وكي قلت رسيف بين دانان بريكو بيكي او همو آبا او همو نازانم بخدای هتا بری خرابه آره والله پیوست حکومت براستی ساوش پیدا کشن تو روزانه جناب لیره هاتو چوکی بخوای عندك زار نفری یعنی مثلا تا نفر بردو تا استراحه دقرمون بوچی گرکی بره بوچی گرکی نفر معملی بون اوانم برد معمل اشتباه بازو ناوچی کی پیش سازی شو کارگو اویلی و کچی بم شوی رگا والله براستی رقابانك زور ناخوش و پیوست سابق خشان پیدا که حکومت براستی ها يعني هر بخوي تمشاكاته پیوست پی براستی قد ساده بکریتوا تمشاکه استبزانه و زاده کو همو يقورته وهمو او يعني براستی خوش نیه گرک حسابك ناو شاري هوليدي شا طبعا هذا بي لا ان شاء الله اشتك ذكر ان شاء الله والله قرار بو فتره كان دي بي كان بتمابو
بەس نازانم نیان کردیان بزانە ئیشان مەشغوڵەیان چییە نازانین والله. وڵی سیارەکانمان وێران بووە هەرێوەڵ هەتا برێ خراپە پاسەرە و معمەل بلۆکانە ئاوەکانی هەم دێتەوە ئێرە و زادانێنەوە کردیا هەموو تێکدایە پازە سارە کەسێکیش نیە خەمەچ لێ بخواتن چاوەڕێ هەڵبژارنێشکە دەکەیت هەڵبژاردن بۆ هەڵبژاردن هەرێوەڵە سلام علیکم ئارەوەڵا واناتان چۆنی لەگەڵ مۆتا وەڵای خۆ جادەکە دەبین جابەکە لەلایە بێتاقەتی کردووانە گەرای هەر بێتاقەت چەندێکە هاتوچێ ئەم ڕێگایەکە نۆم شوێنە وەرە چەند سارە هەر وایە چەند ساڵە هاتوچۆ هەر وایە زستانانەوە هەیە هاوینان تۆزێک باشترە لەبەر ئاو نایەتە سەری بەڵام زستانان هەرە قڕوتچن زەخوارە ئەوە نیە ئەو لایە پشتەوەی خۆر تەنها ڕێ نییە واتە ڕێگاکانی تیش بە هەمان دەر هەمووی بەو شێوەیە هەمووی بەو شێوەیە ئەم ڕێگایە قابیلە بە شارێکی کە پێڵم پایتەختی هەرێمی کوردستان کردنەوەڵا دەبێت چاکتر بواە وڵا زۆر خراپی هارێەوە چەندێکە لێرە ئیشەکە لە 2016 هەرەوە بە خراپتریش ئەمانەکمان چاکردێ بە خۆمان خۆتان تۆزێت چاکتان کردو ئاوایە هارێەوە لەگەڵ یانە پەیوەنددارەکان قسەتان نەکردو بڵێن ئەم ڕێگایە بۆ ئاوایە کەسی هیچمان ناک بیزدا چوونە شارەوانی کەس ئەکرێ ناوچەی پیشەسازی و گەڕێکێک لە شاری هەولێکە پایتەختە بەم شێوە بێت ناوەڵە بەس دەکەی معاملاتمان هەموو کردێداتمانە وەزیری ئیمزا ناکاتە قیر کاتوە لەمان جاوان هەموو ڕۆژە منەتی ئەوە کە دەڵێن ڕێگاوبانەکانی هەولێر وەکو وڵاتانی پێشکەوتووە ئێمەش ڕێگاوبان نییە بەرێوەڵە لۆنە جیان باشە بە زێرە باش نییە وەرە وڵی زعاجە هەموو قەڵما پیس بووە هەموو ڕۆژە ئیشەکەی لێرە ئارێوەڵا ئەو دوکانی منە هەموو ڕۆژە لێرە ئیش دەکەم ئارێوەڵا ئیتر ئەبێت ئێواران کە ڕۆیشیتەوە جلوبەرگەکە و هەمووی وڵا تازە ئەو قەڵم پیس بووە ئارێوەڵا هێرا و هاالێ کاکە ئارێوەڵا ئەو بەرخراپتریشە ئارێوەڵا کاکە چەند ساڵە لێرە ئیشەکە وڵی لەوانێ پازە سارم نێرەمە ئارێوەڵا پازە سارێرە هەیە ئارێوەڵا بەخوای زستانان ئەوەی نییە ئێستا بارانە چقەیم ببارێر پاو تێک دەچی ئارێوەڵا هێشتا ئەمە باشیشە ئارێوەڵا شەهیز نێوە ناوەڵە کا باران نەبارێ بارانە بباری هەر زۆر خراترە جنابیش هەمان معاناتەیە بەێ ئێستا بڕۆی بارانش بە قوت باریەکانی سیارە دەچەقیتن ئارێوەڵە ئەگونجێ شارێکە پێ هەولێر بێ و پایتەخت بێ بەم شێوە بێ وڵی برێن چێ ناو سناعی ئەوە بڕێکی زعاجە ڕاستی سارە و شتە بەخوا هەموو قەڵما پیس دەبی ئارێوەڵە دەبی خۆمە هەرکەین هەر ناچاری بچکی بگەینەوە دەبی ئەوی بشوێن بەخوا جرک و بەرگ والله هەیە ڕێگەوبانەکەمان زۆر خراپە ئەمە دەتوانین هەر کەسە شتێکی بدەین ڕجەکەی چاکەین بەڵام بەڕاستەوە ئیشی ئەوەی نییە ئەهلیەوەی شێ بکاتن ئیلا ئەگە حکوومەت بێتن دەبی شۆفەرێکی لێداتن هەر هەمووی هەرگیری پێش دوکانەکان هەیە بەخۆی مەسرەفی دەکەی دە کابرا قوبور ناکاتن ئەوە شۆفەری دێتن بەڵام ئەگە حکوومەت بیتن کابرا توانای نیە ناتوانین قسەی بکاتن حکوومەتەوە هەموو بۆ ڕێکان هەر دەگریتن و سەر لە نوێقی ڕەچکە دەکرێتەوە چێشەی نابی بەڵام وەکو ئەمە بە ناتوانین بە خۆمان چارەی بکەن هەر کۆچی بیتنەوەش چاما کردیەوە عەلە ئەساس بەڵام عیلاج نییە هەلا قانقان ئیلا ئەوەیە لەو سەرێتا و سەری هەمووی هەرگیرێتەوە بەتەواتی زارچکە سەب کرێتەوە ئەگەنە لەم شوێنان زەحمەت نییە بەنسبەتە مەنا بەڵام ئەوەی کە دێتن لەوەی زۆر زەحمەتە دەبنسبەتە ماوەر کەسە لە دوکانی خۆمای شێ دەکەین بەڵام بۆ ئیشێ دەکاتن لەوەی زەحمەت ئەوەی دێتن ئەو کەسێک کە دێت یەکوانە لەوەی زەحمەتە کابراایکی پاک خاوێنە لەوەی مشکلێ بەنسبەتە مە احتیاجیان کاک محەممەد لە کێوە ئیشەکەی لێ تقریبان 8 سال 9 سال دەبی هەولێری پێڵەن گوبرگ و خەڵک سلێمانش پێڵەن ئەلووە وانە دۆختان لەگەڵ ئەم کەمی خزمەت گوزاری و ئەم قڕۆ ئەم بێ خزمەت گوزاریە چۆن وڵی وا بارودۆخەکەی دەبینن ناو قوڕینە دایم وەچی باران دەباری ئێرە دەبتە قوڕ
نیان خەیانکەنەوە ئەمەش قەلما هەموو چ قوڕە و ئیشیشمان پێ ناکرێت لێرە ئیشەکە ناکرێت لە بە قوڕەکەی جناب بەڵێ 8 ساڵە میشەکە مەش ساڵە وایە بەڵێ وەچ کاتێک باران دەباری ئەوەیە هەموو ڕۆژێ وەچی لە کاتی باران بارینەوە هەموو دەبتە قوڕ کەس ئیش پێ ناکرێت عارەبانە نە عارەبانە دەڕوانە سیارە سیارەش بە سەرعی پێدادەی قوڕ دەردەپەڕی پێ دەکەی شتەکانیشان هەمووی بووە بە قوڕ و ئەوە ینی هەموو ڕۆژێ ئەرێ وەڵا ئەو هەیە چ بکەین کار و کاسیبەکە وای لاتیەوە لێرە شوێنێکە وەکو بازرگانی وایە ینی بۆ حکوومەتیش داهاتی هەیە نە ئەبوو ئاو بەم شێوەی بەرێ وەڵا نابیەوە بۆ شێ بێت چکە حکوومەتمان هەیە داواکاریتان چییە؟ وڵا داواکاریمان هەیە لە بۆمان چاکەن نەفەری بنێرە نێرە خەیانکەینەوە چەند ساڵە لێرەیش؟ لۆش بەفکرم دێ ئەوتی بە فکری بێ لێرە ئێوەڵا لە ساڵ زیاترە بێ ها؟ ئەرێوەڵا پێشووتر چوینە ناوچەی پیشەسازی هەولێر زۆر دۆخێکی خراپیە بوو ئێستا هاتوونەتە ئەلوەی هەولێر کە ئێوە پێڵەن گومورک ئەمیش هەر دۆخێکی خراپە ڕۆژانە معاناتان چییە لەگەڵ ئەم ڕێگەوبانانە؟ قڕ سپاوە دیتیا وێ ئەوەنیا پێشتر داواتان لە حکوومەت کردو کە بۆتان والله دەبی ساعە مەعەل دەوعاکەو ساعە گومرک دەوعاکە ئەمە فەلاعین کار و کاسبەکەتان قورسە لەم دۆخەوانیە ئێوەڵا ئەرێوەڵا ئەم بازارە بازارێکی بازرگانیشە بۆ حکوومەت یعنی ئەبوو حکوومەت زیاتر ئاوڕی لێباتەوە لەبەری داهاتی بۆ خۆشی هەیە وێ ئەرێوەڵا نابی ئێرە دیتیەوە کەنج وەسا پێشتر ڕزاییتان دەربڕیوە بەقۆ نارم دەبی ساعە مەعەلوانە دەربڕێن بۆ بەدەستەمەنیا ئەمە فەلاعین دوای ئەوەی باسمان لە خراپی ناوچەکانی پیشەسازی و گومرکی هەولێر کرد کە بەهۆی کەمی خزمەتگوزاریەکانەوە هاوڵاتیان و شۆفێرانی تەواو نیگەران کردووە لە ئێستاشدا سەردانی ڕێگا خێراکان دەکەین کە لە ئێستاشدا لە ڕێگای هەولێر گوێڕەوە بڕیاریشە سەردانی ڕێگەکانی دیکەی کۆیە هەولێر وە هەولێر خەبار بدەن کە ئەوانیش بەدەست چەندین گرفتەوە شۆفێرەکانی و هاوڵاتیەکانی سەرنشینەکانی بەناڵێنن لە ئێستادا کە وەکو ئاماژە بکرێت لەسەر ڕێگای گوێڕەم چەند تایبەتمەندیەک یاخود چەند هۆکارێک وای کردووە ئەم ڕێگایە لە ڕێگاکانی دیکە جیاب کاتەوە قەرەباڵغێکی زیاتری هەبێ ئەویش بوونی مەسپا و کوشتارگەی هاوچەرخی هەولێر و چەندین ناوەندی دیکەیە کە شۆفێران بەردەوام بەم ڕێگایەدا هاتوچۆ دەکەن بەڵام بەرتەسکی ڕێگاکە و لە هەمان کاژە چاڵ و چۆڵی ڕێگاکە و نەبوونی هێمای هاتوچۆ و نەبوونی کارمەندی هاتوچۆ بۆ ڕێکخستنی هاتنەوەی ئۆتۆمبیل لە ڕێگاکانی ناوگەڕەکان یا خۆت ڕێگا لاوەکیەکانە بۆ سەر ڕێگا سەرەکێکە ئەمانە هەمووی ئاستەنگی دروست کردووە و نەبوونی ڕێگای خەدەمی یاخۆ ڕێگای یارمەتیدەر و خزمەتگوزاری بۆ شەقامەکان ئەمە شکلی بکێ لە هۆکارەکان لە بەشی دواوەی من دەبینێت کە ئۆتۆمبیلێکی بارهەڵگرە ئەوگریزی تەمەنی لە کار کەوتووە لەبەر ئەوەی کە ڕێگای مساعید نیە ناچار لە ناوەڕاستی ڕێگاکەدا ئۆتۆمبیلەکان وەستاوە بۆ هۆیەوە ئاستەگێکی زۆر دروستەوەواتە بەهۆی ئەوەی لاینی ڕێگاکە زۆر نییە دەبێت و بچکترین گرفت دروست بێ ئەوە قەرەباڵغێکی زۆر دروست دەبێت و بە نەبوونی کارمەندی هاتوچۆی کردووە کە هەندێک لە شۆفێران بە ڕۆ سعید بڕۆن لەگەڵماندا بچین لە شۆفێران بزانین معاناتی ئەوان لەگەڵ ڕێگاکەدا چۆنە و داواکاریان لایەنی بەیندار چیە هتبري ويران هتبري بطاصي يعني كل شيء هيك نقمر ترى ليش بدنايات مراسي تمشي الزعامك يعني هتبري السيارة كان ما عندي بنود شكسان زادت اللي كنا داواکاریتان چییە؟ داواکارمانەوەی بەڕاست لومات ساخرێتن و يعني ئەم وەزم هەیە ڕۆژانە بێدادێم لەگە وەزبم يعني سیارەکەم داعیم پێش شکایە بەڕاستی هەم ڕۆژ يعني پێش عریدا پشتی لە عریداتن داعیمەکان ئێستا جووا دیارە هەردوو شکایە ڕێکلەیەکی زۆریش لەسەر شەقامەکە هەیە ترافیک و ئەوەش وەکو پێویست نییە بەناو یەک کاچن سیارە ئەرێ وڵای ڕۆژان لێرکوانە ئیزدعام دەکرێت يعني لە عەفتی لەوانە دووزار سێزار ئیزدعام کرێت لێرکوانە دەعم دەکرێت عادسە ڕوودەدا عادسێ زۆر يعني کارە ساد لێرکوان دەگڕێتین بەڕاستی
بەرتەسکیش یعنی ڕێگاکە بەرتەسکە دوو سیارە ناکێش ئەرێ وڵا ئەرێ وڵا هاتە برێت تەسکە ئەو تڕێلە لێرکانە یعنی شەریکەوش لێرکانە زۆرە مەسفا هەیە لێرکانە تڕێلە زۆر بێردادێ یعنی بەڕاستی لێرکانە کارە سات ئەس دەشێن تۆسە سیاران یعنی مەجال نێ کابرا دەخۆنە سەر ناو قۆرت و تاسە شتووە هەیە بەخوای وێرانین هەرچی شەریکەیە هەرچی معمەل نەفتە هەرچی کۆگایە هەرچی کۆمپانیایە کە تەسنووری من واللهی قای مقام نەدیتێ بە زەنای ئافزم دیتە بەخۆم دوجار چوومە لای بەڕێزیان داوا لە بەڕێزم کردێ کاک ئومێد خێرت دەگات هەبە خێر کاکە لۆمان چاکە هیمەتەکمان لۆ بکە کاکە ئەوان چی بووە؟ والله وعدی پێدان گوتی ئینشاءالله بە زودین کات لۆتان چا دەکەین ئێ بەس واللهی ئەوە سار سوڕاو هەچا نەبوو چەند ساڵام کێشاوە بەردەوامە واللهی ئەم مندارم وا پیر بووم والله من مندار بووم گەنج بووم داهاتمە ڕێ هەروە بوو ئێستا وا پیر بووم ئەمرم بوو چ سار هەرەوایە دوو جاریان چا کرد خوا خێری قای مەقام دنیای بنووسی پینە پینەیان کرد بەس ئەوە ناکات چاکردن چاکردن ئەبێ بە جوانی چاکرێ کاکە دوو تەمەشای وەزعی مەکە ڕۆژانی ڕعادسە و مردن و بریندارمان هەیە بەخوای ڕێگاکە بەرتەسکە چاڵ و چۆڵیە هێمای هاتوچۆی کەمە کارمەندی هاتوچۆی لێ نییە بۆ ڕێخستنی سیارەکان ڕۆ و سای سیارەیەت ئەڕوات ئەمانە هەمووی کێشە نییە نە والله هەریچی لێ نێو شتانە ئێمە ئەو سنوورە بە کوردی پێمان دەرێ خانە قوڕەکان ئەمە کردن لە خانە قوڕەکان لەبەر هەندێک هیچ شتێکمان نییە داوا لە بەڕێزیان دەکەین داوا لە حکوومەتی خۆشم دەکەم شتێکمان لۆ بکەن ئینشاءالله پەراوێز خراون بەتاکید حتى حدەچی نارێم 100% بەس حتى حدەچی باڵی پەراوێز خراوین ومێدی هەیە چاک بکرێ والله چۆن ومێدم نییە ئەجی خۆ حکوومەتی خۆمان حکوومەتی کوردیە داوا لە بەڕێزیان دەکەین بێلۆمان چاکن خۆ عرب نییە برن کاکەوەرە لە بەغدای بێلۆم چاکە هەدە بێ ئەو لۆم چاکە چێ لۆم چاکە بەخۆشم نیتم مەگەنە بخۆم بەخوای چام دەکرد بەنسبەت ئەو جادە قسەی بکەم وەڵڵای هەچەند برێ ئەو جادە خراپە هەمووی 20 ڕۆژ نابێ 20 ڕۆژ نابێ ئامۆزایەکەم ئەلێکوانە سیارە لێدا عمری 21 سال بەزی شێت تڕێلێ قەلابی قوم و چگری بەزی هێشت و مردیش وەفاتی کرد کوی برێ ڕێگوێری خراپە مەسفای لەسەرە قوم و چگری لەسەرە یعنی هەموو مەیدانی لەسەرە هەموو شتێکی لەسەرە ئەگەر حکوومەتی هەرێم چاوەکی بەو ڕێدا بخشێنەوە مەمنونی دەبین وەکو شۆفێرێک ڕۆژانە هاتوچۆ دەکەی لە بەڵێ معادە لەو ڕێگایمەوە وەستان چۆ لەگەڵ ڕێگا وڵای خراپە ئێستا حکوومەتی هەرێم کامرێ دانا کامرێ دەرێ ئەهلیە باشەوە کامرێ ئەهلیە لۆ ڕێگاکە پێچان ناکەوزە کامرەکە پێدانێ هەموو پۆینتە دانرایە ئەدێ پارە ئەو کامرە چێوە دەچی ئەگە ئەهلیە لۆ ڕێگاکە پێچان ناکەوزە برێ کامرەکە سابت کەوزە لە خۆی شەکەی خۆت بکە بەم ڕێگا ڕیان ڕێگەکانی تیش بەکارێن ئەم زیات دەسمە دۆچێ هەموو ڕۆژ دەسمە دۆکە ئێستا ڕێگا سەرەکی کە تێک درا دەبێ یەکسەر چا بکرێت لە هەموو دنیاە ڕێگا کە تێک دەدرێ شەو سعاتدە پاشدا ئیش لێ دەکرێت سبەنێت تەسمیل دەکرێتەوە دەبڕێکەکەم چا بکرێتەوە ئالێرەوە نیە ئێستا ڕێگا گومرجان تێکدایا دوو ماگە سێ ماگ تێکدایا کەس بە کشدانایە ڕێگەکەی تەنیشتە خراپە ڕێگای خەباتیش باش نییە ئەخەمیش باسم ڕێگا خەباتە هەر هەموو خراپە بەخۆی ئەو ڕێگانە کە تێکتدا دەبێت سەر چاکێ شەوێت تێش دەسمێنێ چاکەوە ئالێرەوە نییە ئالێرە دوو ماگ سێ ماچ پێ دەچی ئەو ڕێگا سەرچیە ئەو ڕێگا قەت خاریجیە سارە زۆر لەسەرە ڕێگاکە یەک کێشەشی نییە مەسەلەن بەرتەسکە چاڵ و چۆڵیە ڕێگای خەدەمی نییە هێمای هاتوچۆی کەمە کارمەندی هاتوچۆی لێ نییە ئەمانە هەموو کێشەیەوەڵە بەخۆی ئێستا حکومەت ئەو زادە تێدەدا خراپە خۆی دەبی ئەو زادە جێ خۆی گرتیە ئەو زاد جێ خۆی گرتیە یەک ڕەندە لێدا قیڕێک تاکە قیرەش لەسەردا هیچ مشکلێ ناوی بەس ئەوەس دەکا هەمووی هەردەگری بنی دیسان تێکەرە تێدەکاتەوە شل دەفتەوە خۆیەوە نابێ و ئێستا بەخۆی تڕێ لە بەسەدا ڕۆشتا بتون بووە هەموو جێ خۆی گرتیە بەس بڕنی قیڕەش لەسەر لێدا تۆز مشکلێ نابێ ئێستا ئەوە ڕێ دووەچیان هەموو هەلێ کردێز مشکلێ نیە دوایش دووەک لێر هەموو یەک حکوومەتە هەردووگا برێ بەدەست پارتیە لۆ لە دووەش خزمەت گوزاری زیاترە لەوەی هەولێر ئێستا لە دووەش یەک قۆر دەبێتن ئەو ڕە قۆرتەکەیە شەوێ چاکرێ ئاسبێنە چاکرێ
ئۆتۆمبیلەکە ڕۆژانە بەهۆی ئەم ڕێگاوە زەرەری بەرەکەوێ ئەم عادە زەرێ ئەم عادەش فعل و قەفیزمان دەشێت هەر معادە لەمە شکستمانەیە ها شەرمەزاج نیە ئێستا مەسایقی شەرمەزای کابرای بنێ صاحب سایە ئەمە ڕۆژانە شێخمان شکا بە قورعان یعنی ئەگەر ڕۆژێک ئەم ڕۆژە نەشێ ڕۆژێک ناڕۆژێک دەشێت چکەم بە مەردەوامی لەو ڕێمە یاخوا لەش ساق ئەمە چاوەکەم دەست کاری لە حکومەت چییە وڵای داواکارم ئەوەیە زادەکان بە زووتکن کات چاپ بکات نەک مقاولەکی بگری 3 مانگ 4 مانگ بداتێ بە هەفتەشی بداتێ خۆ مقاولەکە پێ دەکرێت بە هەفتەش چاکە حکومەت دەڵێ 120 و 150 یەکەم بڵێ ئاورێکیش لەم ڕێکەمان بۆ ئیشەکەمان لەسەر ڕێگەیە خۆ ئیشمان بە 150 120 نییە ئیشەکە زیات لەسەر ڕێیانەیە باوەڕیانە مەزبوط کە هەنێ 120 بە سرعتەوە کات تا خۆ دەسەڵاتداری ئێرە وا مامەڵەکاڵی ڕێگابانەکانی هەولێر عیبی نییە وڵ هەزە مەش دەمانێت عیبی نەبێ ئایبی هەبی لۆ گلەی دەکەن واتە عیبی هەیە وڵا زۆر عیبشێ و بخۆتەوە نابینەوە هەم بڕۆ تەسوورکە ئالێر هەتا گوێڕی بڕۆ بزانە کۆ لەو لای هاتا کەرەشە بڕۆ بزانە کۆ وڵی ڕێگاکە زۆر ناخۆش بە سارە زۆر مادی دەبیتن یانی هەموو تاسەیە زۆر ڕێگای زۆر ناخۆشە چۆگەی بەڵێ ڕۆژانم بێدادین چەند ساڵە ئەم ڕێگا ئەوایە وڵی ئەوە بە زۆری ئەو سار زۆر خراپ بووە پێشترێوانە بەس ئێستا ئەو سار ئەگزاری خراپ بووە گەلۆمان چاپ بکەن لە باش کاک ئیمان پێمان خۆشە بە شێوەیەکی گشتی جەنابەت وەکو بەڕێوەبەری چاکردنەوە و نۆژنکردنەوەی ڕێگاوبانی هەولێر پێمان بڵن تا چەند لە ئاستی ڕێگاوبانەکانی دەرەوەی شار باسیت بەخێر بێن هەر لە بابرێن سەرەتای چاوپێکەوتنەکەەوە باشە ئەمن چالاکیەکانی بەڕێوەبەرایەتەکەی خۆمان بەڕێوەبەرایەتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی هەولێرتان لۆ ڕوون بکەمەوە یەکەم چالاکیەوەمانەیە کە ڕێگاوبانەکان چاپ بکەینەوە دووەمیان پاراستنی ڕێگاوبانە سێمیان بە فڕاماڵین و لافاوەکانە چارەمیان قەدەغە کراوەکانی ڕێگاوبانە کە تەجاوزات نەکەی لەسەر ڕێگاوبان پێنجەمیان پردەکان و پردۆکەکانە شەشەمیان تونێلەکان ئەوانە لە چالاکی بەڕێوەبەرایەتەکەمانن ئەوی لە سەرەمەیە بەڕێوەبەرایەتێکی خزمەتگوزارینە بە شێوەیەکی بەردەوام کارەکانیمە ڕۆژانە دەبێمە هەم لە ڕێگای تیمەکانی خۆمان کە تیمەکانی سەردانی هەموو ڕێگایەکان دەکەن بە شێوەیەکی بەردەوام لە دوایی دەستنیشانکردنی ئەو شوێنانە کە پێویستە چاکردنەوەی خێرای تێدا ئەنجام بدرێت چاکردنەوەی خێرا کووە ئەوەیە کە بەپێ ئەو بوجێ ماگانە لۆماندا دەنرێ کە بەپێی کات و سات دەگۆڕێ کاری تێدا دەکەین مامۆستا بە شێوەیەکی گشتی بێ مۆسە پرسیارەکە تا چەند لە ئاستی ڕێگاوبانەکان ڕازین و لە ئاست و مەحیە وایە بێگومان سێ تەسیرات هەیە لەسەر ڕێگاوبانەکان ئەگەر بێت و ڕێگاوبانەکان بەو پەڕی تۆکمەی دروست بکرێ بە سێ هۆکار تێک دەچێت یەکیان تەمەنە کە زۆربەی زۆری ئەو ڕێگاوبانانەی خۆمان بەهۆی نەبوونی بوجە و نەمانی بودجەی حکوومەتی هەرێم لە بەغداوە ئەو شەڕانەی کە دروست بوون زۆر پێویستیانە بەوەی دووبارە نۆژان بکرێنەوە دووەمیان بەهۆی ئەو کەش و هەوای هەیە یان بارانیان ئاوەیان ساردی و گەرمی ئەوانە ڕێگاوبانەکان ئەگەر بەو پەڕی تۆکمەیش دروست بکرێن هەر تێک دەچن سێمیان ئەو بارە زۆرەی کە لەسەر ڕێگاوبانەکانی مەهەیە هەم بارەکەی هەم زۆری بابرێن لۆری و بار هەڵگر ئەو شتان ئەوانە هۆکارن لەوەی کە بە شێوەیەکی گشتی زۆربەی زۆری ڕێگاوبانەکانمان لە هەموو کوردستان تێک چوینە ئەمەش بەپێ ئەو بوجەیە کە لۆمان دابین دەکرێت یان ئەو پرۆژانەی کە زۆر استراتیژینە کاری بەردامی تێدا ئەنجام دەدرێت بەڕاستی داخی گرانمانەوەیە چەندین ساڵە بەهۆی ڕێکردنەکردنی بابرێن بەغدا ئەو پارانەی کە بێ لۆمە کە لە ڕێی هەموو وەزارەتی ئاوەدانکردنەوەیە بە بوجەی ئاسایی هەم لە ڕێگای پەرەپێدانی پارێزگایە هیچ ساڵێک لۆمان نەهاتی ئەوی کراشە حکوومەتی هەرێم بەداهاتی ناوخۆیە بە هەر شتێک بێ کە وەی کردی ئەو پرۆژانە بەردەوامی هەبی زۆر باشە با باسێک لە ڕێگای گوێڕ بکەین شەقامەکە بەرچەسکە بەڵام ئێمە باس لە شتێکی دیکە دەکەین ڕەگلەی زۆرتیایە چاڵ و چۆڵی زۆرتیایە یعنی هەنێکی بۆتە وەکو سکێقی تاری لێ هاتووە ئەی ئەوکەی ئێستامە پرۆژەکمان هەیە لە وەزارەت ماوە کە تەندەرینگ دەکرێت
ماوەکە تەندەرینگ دەکرێت بەڵام بەهۆی ئەوەی کە پرۆژەکە هەندێک گەورەیە کەم بەڵێندەر هاتیە داوای بکەن و بابرێن وەربگیری لەلایەن بەڵێندەرەوە دەست پێ بکەیت لەهاتێکی زوو بکرێ وەڵا لەبەرێ پرۆژەکە دوو سایتە زۆریشە لەوانەیە ئەو بەڵێندەرانە ئەوانەی بابرێن ئیشیان باشە و زۆرە لەوانەیە کاریدیان هەبی هەتا ئێستا هیچ کەسێک نەهاتیە ئەو لەوانەیە لەو ماوەی ئینشاڵڵا پێشبینی دەکەین کە دەست بەکار بن و یەکی لە هاوڵاتیەکان وتی مناڵ بووم ئەسەم جادار چۆنگلەوە تەمەنم چ ساڵە و پیر بووم ڕیش و سەرسپی کرد و ئەم ڕێگارە خۆیتی وەڵام من تەسەوڕ ناکەم ئەو قسە زۆر تەواوی لەبەرەوەی ئەمە بە شێوەیەکی بەردەوامەشی باسمان کرد زۆربەی زۆری ئەو پارانەی کە مانگانە لۆمان دێ و بوجێ لە ڕێگا سەرچەکان سەرف دەکەن لەبەرەوەی شادەماری ئابووری پایتەختی هەرێمە یعنی ئێستا ئەو شوێنانەی باز دەکەن لەوانەیە لە سنووری دیبی لە سنووری مەنەبی مەسەلەی ڕێگاوەکو ئامادەم پێ کرد هۆکارێکە بۆ کاکدادان و وەرگەڕانی ئۆتۆمبیل دیارە هەندی ڕێگەمان هەیە کە قەزا و ناحەکان ئەبەستێ بە پایتەختی هەرێمی کوردستانەوە هەندێکی چاکە و هەندێکی ئەکەوێتە سەر ناوچە شاخاویەکان و هەندێکیشی پێویستی بە چاکردنی زیاتر هەیە کە تۆ بزانی هۆکارێک بۆ وەرگەڕان و پاکدادانی ئۆتۆمبیل خراپی شەقام بێ ئەبێ چارەسەری بۆ بدۆزیتەوە بەڵام هەندێک لەو شەقامانەی کە من تێبینیم لە سەریان هەیە ینی بۆ هاتوچۆ مەترسیدارە وەکو ڕێگەی هەولێر و کۆیە لە هەتا ئەگەر تەجاوزی شاری هەولێریش بکەین بیبەستینەوە بە ڕێگاکانی کەلار و کفری ئۆمانەوە بەڵام ئەو بربەستانی کە لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانان تووشی قەیران بووە قەیرانەکانی شۆکاری چاکنەکردنی یا خزمەتکردنی ئەو شەقامانەیە بەڕای من زۆر زۆر گرنگە حکوومەت بایەخێکی زۆر با بەجادە چونکە تۆ کە ئۆتۆمبیلێکی زۆر هاوردەکراوە ئێستا لە نزیک بۆتەوە لە 3 ملیۆن ئۆتۆمبیل تۆ کە ئۆتۆمبیل هاورداکەی ئەبێت جادەشی بۆ فراهەم چیڵی لەسەر ئەم ڕێگای تاوا نەکردنەوە ئەو ڕێگای خەباتە وڵا تێکیاندا چاشیان نەکردەوە هایم بەجێشت ئەرێ وڵا ئەمە گوتمان لێگەڕە چای دەکەنی سرعات دەکەین بەس نەمزانی بەیلاک وەدەچی یەکەم جاداوایە وڵا گەلە لە مێژە هەتا دەنگدان بوو لە بە دەنگدانەکەی گوتمان لۆمان چا دەکەن لێگەڕێ بەس چیان نەکرە هایم بەجێشت کاتی دەنگدانەکە گەرم و گوڕ بوون ئەرێ وڵا هەتا دەنگدان بوو گەرم و گوڕ بوون هاتووی مارە خەرچیان دەکرد دەچونە مارە خەرچی ئەلان هەر جوابی تەلەفۆنی کەس نادەنەوە سایدە کۆنەکە شەر خراپە ئەرێ وڵا ئەمە گوتمان لێگەڕێەوە چا دەبی دەست بەولایە دەکەن بەس نەمزانی هەردوو لای ئەو لای خراپتر دەکەن لەولای ئەم ڕێگا ڕێگای هەولێر خەباتە خەڵکێکی زۆر سەردانیغایە وڵای چ بکەین ئەوە حکوومەتەکەمانەوە هەیە چ بکەین ئەخە چ بکەین چمان پێ ناکری لەگەڵ حکوومەت ڕێگایەکە دەبینیوە بە خۆت بە چای خۆ دەیبینی وڵا ڕێگایەکە تێکدا و چایان نەکردەوە لەو پازستانە چی لەو ڕێگایە دەکەن ئەوە زستان دادا کەنی چا دەکەن لە بۆمە وڵای ڕێگایەکە زۆر خراپە زۆر چەندی برێ خراپە بەخێر بێ سەر چاوم برای من هاتو چۆقی لێرە بەڵێ بەڵێ ئەوە ڕێ خۆمانە ئەوڕێ وڵا ڕێگای خەباتە و لێرە ڕێگایەکی قەرەباڵغە یعنی زۆر قەرەباڵغە زۆر ڕێگایش ئەگەر چای نەکەن مانە تووشە حادسە دەبی زۆر لێکوانە سارە تووشە حادسە توشت بووە لێرە لە هەندێک شوێن جادەکە لە خۆڵەکەش بەرزترە بەڵێ بەڵێ تەواان ئارە وەڵا وایە هاتەمەشا بە چای خۆتە بشەکە زانەکووە نیوەتی برندایی ئێستا لێکوانە ماوەکە ئیشان لێ کرد تێکیاندا و چایان نەکردەوە ڕاستی چەندێکە ئاوایە وەڵا نوێسکێ مانگ دەبی وایە ئەرە وەڵا مانگ دەبی هەوایە کاتی هەڵبژاردنەکە گەرم و گوڕ بوون چۆن ئەرێ وەڵا کاتی هەڵبژاردنەکان گەرم و گوڕ بوو ئیشان بە مەزبوطی دەکرد کە هەڵبژاردن نما خلاص دەستان لێکوانە بەردا ناخۆشە و ڕێیا تێک زۆر قەرەباڵغە ڕێکی ینی ڕیسیە خەت سەریعە ئەگەر چا بکەن باشە زوو ڕۆژانە هاتو چۆقی بێرە ئەرێەوە لە ڕۆژێ جارێک هەدەچنە هەولێری و هەدێش ڕێگای خەباتە و لێ ڕێگای قەرەباڵغە ئەمە تەواو بەری داواکاری چییە؟ بە قورعان دەمایە زوو چاکەن و زوو ئیشەکە زوو بڕاتن و
زۆر ناخۆشە ئیزدعامە و دعم دەبی و کارە ساد ڕوودەدا و ئارێ چاویم سەر چاو. کاک ئیماد ئێستا مەسەن با بە نمونە ڕێگای خەبات هەولێر وەربگرین ڕەگلەیەکی زۆرە تاسێکی زۆری هەیە بەشێک لە شەقامەکە لە ئاستی خۆڵەکەش بەرزتر لە خوانەخواسە لە دەست وەرگرتنێک ئەوە بۆچی وەڵت درراوە ئەو شەقامە نۆژەم بکرێتەوە باسی ئەوە ناکەم کە ساویدێکی دیکەیانەوە وازی لێنرا و ئیشتیان ناکرێ و لەبەرەوەی ئیشی جەنابەت نییە بەڵام وەکو چاکردنەوەکە باسێکمان لە ڕێگەی خەبات بۆ بکەیت ئێوە چۆن ئیشی تێدا دەکەن ئەمە وەکو شاری هەولێر کە پایتەختی خۆشەویستی هەرێمی کوردستانە شارێکی بابرین بازدەیە زۆربەی زۆری ئەو ڕێگایانە شادەماری ڕێگایەکان دووسایدەکان هەموو لۆ ناو شاری هەولێر دێ لەو هەموو پارێزگایەکانی دەوروبەر و دراوسەکانی وای کردیە بارێکی زۆر لەسەر ڕێگا و بانەکانمە هەبی بە تایبەتی ڕێگای خەباتە ئەی جەنابەت باس کرد ڕێگایەکی بازرگانی ڕێگایەکە زۆربەی کەرستەی بیناسازی لێ زۆربەی زۆری بار هەڵگرەکان بێدادن ئەوە هۆکارە لۆی کە هەندێک جار پێویست بکە کە نۆژەن بکرێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێگای خەبات پارچەشیان هەبوو کە بەڵێن دەرایەتی کۆن بوو بەهۆی نەمانی بووجە لەلایەن بەغداوە ڕاجیرا هەندێک کاری تێداکرا و هەندێک چشمە بەڵامەکەیەوە کاریتیان ناگرێت بۆی نەبوونی بووجە وەڵاو تقریبان 3 مانگ 4 مانگ دەوی بڵێ پێشتە پارەکەی لەکوێ وتەقام نەکرا پێشتر پارەکە لەسەر بوجێ بەغدایە بووە بوجێ پەرەپێدانی پارێزگەکان هەتا ئێستاش نەهاتێ لەبەرەوەی کارەکە تێدا ڕاوەستە ئەوەی کە دەیبینم ئێستا شەقامەکان خنکاون لە بواری هاتووە خنکاندن دەبینرێت لەسەر شەقامەکان ئەو ئاڕۆزیەش مەترسیدارە بەهۆی زۆربوونی ئۆتۆمبیلەوە کە تۆ کە وەکو ئاماژەم پێکرد کە ئۆتۆمبیل هاورداکەی بێزادەکان پانوبەرینکەی ئەم بەتایبەت پایتەختی هەرێمی کوردستان ئێستا ڕۆژانە بە ئۆتۆمبیلی میوانەوە کە کاروباریان لە وەزارەتەکان و لە پایتەختی هەرێم جێبەجێەکەن ینی تەجاوز دەکات لە ملیۆن زیاتر سیارە هاتووە دەکەن کا قادر ئەمڕۆ لە ناو شاری هەولێرا بوو با نمونەیەکت بۆ بێنمەوە لە 100 مەتری هەولێر یعنی لە مەسافەی چەند کەمێکە 3 ترافیکی تایە لە کاتێکا ئەکرێبی لەوە بکرێتەوە بە بەرزە پرد یاخود بە ژێرە پرد یاخود دەفەقی وەکو تودێل ئەو بابەتانە حل بکرێت کەمتر ترافیکیش بکرێت هیچ نەبێ ئەو 3 ترافیکە بکرێ بە دوان بکرێ بە یەکێک یعنی ئەمەش حلێکی دیکە نیە بۆی لەو خنکانە نەجاتما بێت ئەو سەربوونەی کە جەنابەت باسیەکەی بۆ هەندێک شەقام زۆر ڕاستە بەڵام بۆ هەندێک شەقامیش ینی ناکرێت کە ئێستا هەندێک شەقام هەیە تیژڕەوی تیا ئاماژەی پێکراوە مەسەلەن 80 کیلومتر 100 کیلومتر 6 کیلومتر 40 کیلومتر بەڵام هەندێک شەقامیش هەیە ئێستا مەسەلەن ئەم ڕێگەی ڕێگەی مەسیف ئێستا ئەگەر ئەم شقانە تەواو بێ خنکانی هاتووە زۆر خراپ دروست دەبێت چونکە ئەو شوقانی کە تەواوە بێ هەر شوقی 30 تابقە هەر تابقەی 4 خانەوادیتیایە هەر هەمویانێکی سیارەیەکیان هەیە بەڕاستی هاتووەیەکی زۆر بەسەر ئەم شقامەی ڕێگەی مەسیفەوە دروست دەبێت یەکێکی دیکە لە ڕێگا خراپ و مەترسیدارەکانی سنووری پارێزگای هەولێر شەقامی هەولێر کۆیەیە هەرچەندە 13 ساڵە حکوومەت سەرقاڵی دروستکردنی ڕێگای دووسایدی ناوچەکەیە بەڵام تا ئێستا تەواو نەکراوە و لا قۆناغەکانی سەرەتاشدایە لە 2011ەوە بەردی بناغەی سایدی دووەم دانراوە بەڵام تەنیا لە 120 کارەکانی تەواو بووە و بڕیارە دووبارە شەقامەکە دیزاینی بۆ بکرێتەوە و بدرێت بە چەند کۆمپانیایەک درێژی ڕێگاکە 65 کیلۆمەترە و بە ڕێگایەکی گرنگ و استراتیژی بۆ بەستنەوەی سلێمانی و هەولێر دادەنرێت بەڵام سەر ڕایدانانی چەندین بەردی بناغەی پرۆژەکە تا ئێستا نەتوانراوە تەواو بکرێت ڕێگای هەولێر کۆیە ئەوە هیچ 13 ساڵە شەقامە تازەکە خۆڵە و یەکدوو جایش بەردی بناغەکەی دانراوە ئەمەشە پرسیارەکە ئاڕاستی جەناب بۆ ناکەم لەبەرەوەی وەکۆڵێ معنیە بە جەناب بوو بەڵام باسێک لە یەکسایدی و لە ڕێگاکەی وەڵا هەروەچی بابرێن یەکەم پرسیارەکەوەی کە دوو سایدەکە ئەوەش هەر ئەگەر لە سنووری چالاکیمیش نەوی بەڵام بەهۆی هەندێک زانیاریمان لەسەر هەیە وڵای 1000 بەردی بناغی دانرا
بەڵام دووەم جارەوە بەردی بناغی پرۆژەشی نوێ لەبەرەوەی بە دیزاینەشی نوێ دووسایدی هەولێر کوێ دروست دەکرێتەوە کە پێشتر دووبارە و سێبارە باز دەکەم لەسەر بودجەی وەزارەتی ئاوەدانکردنەوەیە هەر لە هەمان کات و لە هەمان کاتی 2014 کە ئەو بودجانە بڕدرا ئەویشان هەریەکە لەو پرۆژانێ کە ئێستا هەڵوەشاوە دووبارە بە شێوەیەکی نوێتر بە شێوەک لەوانەیە بابرێن ئاراستەکەشی گۆڕابی لەبەرەوەی بە پرۆژەشی نوێدادنێ لەبەرەوەی بەردی بناغی دووبارە دانراوە دەینە سەر یەک سایدەکەی جەنابەت باز دەکە زۆر جاران ئەمە بەرنامەمان هەیە کە کارێک بکرێ ڕۆژی لۆدا بنرێ بە هەندە ساڵی تەواوی هەندە مانگەی تەواوی لەبەرەوەی دەستکاری ڕێگا کەونەکەمان نەکرد هەرەوە بووە ئەوی کراشە بە شێوەیەکی بەردەوام ئەگەر بەڕۆی بەرایەتێکی وەچی مەنەبی کە چاکردنەوەی بە زۆری تەنها ئەو ڕێگایە مای بکرێتە دووسایت هەموو ئەگەر هەموو ڕۆژێش نەڵێن مانگانە کاری تێدا دەکەین لۆی بینی دوو شاری گەورەی بابرێن هەولێر و سلێمانی هاتوچۆ پەچی نەکەوێ ئەوە لەبەرەوە بووە کاری باشی تێدا ئەنجام نەدرێت پرۆژەکمان هەیە لەوێ هەدووبارە کاتی خۆی پرۆژەکمان هەبوو دوو قۆناغ قۆناق لێ دێگەڵێ کەس هەتا گۆمەسپان بووە گۆمەسپان لۆ کەس نەزانی گۆمەسپان لۆ کەس نەزانی دووبارە بەهۆی پەتای کڕۆنە و دیسان بودجەی بڕانی بودجە دیسان کارەکانی تێدا ئەنجام نەدرا بەڵام ئێستا قۆناغی دووەم لەوانەیە لە داهاتوەشی زۆر نێزیک بکەویتە بواری جێبەجێکردن وەکو ئێستا وەکو نۆژانکردنەوە وەکو چاکردنەوە پرۆژەی چاکردنەوەمان تێدا ئەنجامدا سێ چار مانگ پێش ئێستاەوە ئێستاش وەچی قۆناغی یەکەمی چاکردنەوە نەک نۆژانکردنەوە ینی بە یەک جاری چاچکەین وەچی ڕێگای بالیسان ئەگەر ئێستا شارە زابی یان وەکو ڕێگای مامەجەنکە بە شێوەیەکی تۆپمە نۆژەن دەکرێتەوە ئێستا بەرنامە ئەوە هەیە هەم نۆژەن بکرێتەوە هەم بەرینیش بکرێت لەبەرەوەی دووسایدەکەی هەولێر کۆیە بابەتەکە ئەوە لۆ خەتی کۆی دەڕوە لە سلێمانیەگە خەڵک بێ بەڵام بابەتی یەکسایدەکەی هەولێر گۆمەسپان لەوانەیە خەڵکەکی زۆریش لەو دەوەرە هەبی ینی شەرت نییە ئەویان بە دووسایدەکە تەوابی ئەوە ئیهمال بکەن ئەوە دەکرێت لە جێەوە بەرین دەکرێت وەچی دووسایدەشی یەکسایدی لێدێ و دەچتە بواری جێبەجێکردن پێش بین دەکرێت و ساڵی دابێ بچتە بواری جێبەجێکردن ئەسایی بزانانی بودجەی ساڵانی ڕێوەبەراتەکە چەندە بۆ چاکردنەوە وڵا لە سەرەتای بەرنامە جوانەکەت باسم کرد گوتمان بە پێی کات و سات دەگۆڕێ لەوانەیە بە خەمڵانەیە لەوانەیە بگاتە 8 میلیۆنێک مانجێ ئەویش لۆ ئەو هەموو چەند پێویستە کاک ئیمار بەپی ئەو خەمڵانانی جەنابەکە دۆ دڵنیام جەنابیش ئەسمونێکی باشتەیە لە بوارەکە چەند پێویستە بۆ ئەوەی گرفتی کەم و کوڕی ڕێگاوبانەکان لە سنووری پارێزگای هەولێر کۆتایی بێ ئەمە گەر بێت و ڕێگاوبانەکانمان هەمووی بە شێوەیەکی ڕێک پێک لەباری ئاسایبی هەموو ساڵێ خەملاندنی خۆمان هەیە 8 میلیارد دیناری دەوێت تەنها بۆ نۆژەنکردنەوە ینی بڵێ ساڵانە نەک لۆ ئەو پرۆژە نوێیانە ئێستا ساڵانە ئەو کۆیکردنەوە ئەزام 8 میلیۆن و ساڵانە چەندەکات هەریوەینە باسیشی بکەن لەبەرەوەی ساڵانە بەهۆی نەمانی بودجە یان ڕێکردنەکەتنی باشە خەبڵانێک بەلای بینە بوون بێ چەندتان پێویستە بەڵام چەندێتە دەستان حەزەکەم بەڕقم پێما گوتمان نزیکەی بۆی خەڵک ئاگای لە معاناتەکەتان بێ کاک ئیمانمە بەستەوەی گوتمان 8 میلیۆن میلیارد دیناری پێویستە لۆ نوێژەنکردنەوەی خێرا بەڵام ئێستاوی لە بەردەستمانە ناگاتە 500 هەتا 700 میلیۆن دینار ساڵانە لۆ ئەو هەموو ڕێگای استراتیزیانەی یەک لەوانەیە کە باست کرد بەڵێ جناب وت و حکوومەتی عێراق لە ڕێگەی پەرەپێدانی پارێزگاکان و بودجەت سەرخانەکە ئەی حکوومەتی هەرێ ئەمەگەرەوە نەبعادیەوە هەموو کارانە ئێستا هەر بەخۆت باست کرد ئێستا کار تێدا ئەنجام خەڵک باسی کردێ کە کارەکان بەردەوامن ئەوە لەسەر ئەو بودجەی حکوومەتێکە پێویستە بە شێوێکی خێرا لۆمان دابیندەکەەوە دابینیشی دەکەن کاک ئیماد هەڵم نەکرد بێ ڕێگای سکتان بۆ شەقلاوەش هەر لە سنووی جناتانە بەخۆی سکتان هەتا هیران بڵێ ئەویان هەندێک ئایدی کۆیە هەندێکش ئایدی هەندێک لە سنووری مێ ئەوی لە سنووری مێ ئەویشە خراپەوانە هەمووی خراپە من باسم کرد ئەو ڕێگانە پێشتر شەمە گلەی لە هیچ کەس ناکەین کە
بە شێوەیەکی خراپ دروستکرا بە شێوەیەکی تۆکمە دروستکرا بەڵام بەو سێ هۆکارانەیەم باسم کردەکە هیچ نەبی تەمەنەکەی هیوەیە تێک بچی تەمەنی ڕێگاوبانەگە بۆ پەڕی تۆکمەی دروست بکرێ ئێستا تقریبان 10 ساڵە بوویتە 8 ساڵ بەڵێ ڕاشکراوانە بەسەروی خۆت وتووە کە ڕێگاوبانەکانی دەوروبەری هەولێر بە نمونە لە ئاستی پێویستانیە لە ئاستی گەورەی شاری هەولێران نیە لە ئاستی پایتەختی هەرێمی کوردستانە نیە بەخۆی باسیەوەمان کرد ڕاشکراوانە ئەمە وتووە بە تەکید ڕاشکراوانە لەگەڵ بەرپرسی بەرز و گە هیچ نەبی لەگەڵ جەنابی وەزیری ئاودانکردنەوە هەر بەخۆشیان درک پێ دەکەن لەبەرێ بخۆیان نەمویان مهندسی ڕێگاوبانن وە پارێزگایش لەگە ئەمە لە کۆبوونەوەی هەموو بابرێن شارەکان هەموو درکمان پێکردەوە گوتمان پاشەوەی بە پێویست زانرا کە گرنگێکی تەواو بە کاری بابرێن ئاو پۆند و سامانی ئاو بدرێ و ئاو لە خەڵکی دابین بکرێ پێشبین دەکرێت ئێستا ئەو سێکتەرێک کە کاری لەسەر بکرێت لە داهاتووە ئینشاڵیان لە کابینەی نوێکە پێک بێ کا لەسەر نۆژانکردنەوە و چاکردنەوەی ڕێگاوبانەکان بکرێت کە لە پێویستە بەڵێ کاکی مارکاتێک کە چوونە سەر ڕێگا سەرەکیەکان ئۆتۆمبیلێکی زۆری بارهەڵدە دەبینی سوتەمەنی دەبینی چەندین جۆری دیکە کە داهات ئەگەڕێنەوە بۆ حکومەت بەسەر جادەکانان ڕێ دەکەن ساڵانە و با بڵێن 4 ساڵ جارێک پارە و بیمە و ژینگە و ڕێگاوبان لە شۆفێران وەرەگیریە ئەم داهاتانە ناتوانێت بودجەیەکی باشتر بۆی تەرخام بکات پێشتر لە ڕێ وەزارەتەوە داوا کرا بکە سندوقی داهاتەکانی ڕێگاوبان دروست بکرێ و داهاتەکەشی تەنها لۆ ڕێگاوبان بەکاربێ ئەوە هەتا ئێستا لە پەرلەمانە ئەو یاسایە دەرنەچوە نشتە بواری جێبەجێکردن بەڵام ئێستا وێزگەی کێشەکان هەیە پارەی لە هەر بار هەڵگرێک وەردەگرن لۆ چاکردنەوەی ڕێگاوبانەکان ئەویشان تەنها 130 و لەو 130 هەندێکی لە بەڵێ 130 هەندێک لە تەشغیلیات سەرف دەبی و هەندێکی لەو پرۆژە لەو پرۆژانێک کە ڕێگای سەرچینە و ڕێگای بار هەڵگرن لەو ڕێگایانە سەرف دەکرێت بە فەرمانێکی وەزاری لەلایەن جەنابی وەزیرەوە ڕەزامەندی دەدرێت لەسەر پرۆژەکان وەداهاتی ئەوی بەناوی بابرێن ئۆتۆمبیل و ئەو شتانە بار هەڵگرەکان لە ڕێگای هاتوچۆوە وەردەژیرێ ئەو داهاتە نایەتەوە سەر بەڕێبەرایەتەکەمان هەرەوەش بگوتمان ئەگەر ئەو سندوقەی داهات کۆکردنەوەی داهات لۆ بواری چاکردنەوە بەکاربێ ئەو داهاتانە هەموو کۆ دەکرێنەوە بەگشتی لە بینی 30 میلیۆن هەتا دەگاتە 7 میلیۆن 8 میلیۆن ئەو دەوروبەرەوەجا مانگەیە زیاد دەبی هاوینە لەوانێ زیاد زستانان کەم بیتەوە پێتان وایە کەی کۆتا پرسیارم گرفتی خراپی ڕێگاوبانەکان لە سنووری پارێزگای هەولێر کۆتایی دێ وڵا کۆتایی ئەمە ئێستا ئەو با باسی ڕێبەرایەتەکەی خۆمان بکەین ئەمە لە ئاستی طموحات و پێویستیاتی مەدانێ بەڵام بەڕاستی گەرەمە ئەو پارانەی لەلایەن حکوومەتی هەرێمە لۆ چاکنەوەی ڕێگاوبانەکان بە هەموو شار و ئیدارە سەر بەخۆیەکان سەرف نەکرێ ئەو ڕێگاوبانە ئاستیان زۆر خراپتر دەبێت لە ئاستی ئاسایی لە بەشی دووەمی بەرنامەکەمان تیشک دەخەینە سەر دوو پرۆژەی استراتیژی شارەکە ئەوانی شەقامی 120 مەتری هەولێر و 150 مەتری لە بەرنامەی پێشوو ئاماژەمان بۆ ئەوە کرد پرۆژەکانی ناوشاری سلێمانی بە پارەی وەبەرهێنەرەکان و لە بەرامبەر پێدانی زەویدا جێبەجێ دەکرێن و حکوومەت ڕاستە و خۆپارەیان بۆ تەرخان ناکات هەرچی پەیوەستە بە شاڕێی بابان یاخود 100 مەتری سلێمانی بە بودجەی حکوومەت و بە پاڵپشتی داهاتی ناوخۆی شارەکە بەڕێوە دەچێت شارەوانی سلێمانیش زەوی نایابی بە کۆمپانیای جێبەجێکار داوە تا بەهۆی نەبوونی پارە لە بانکەکان پرۆژەکە ڕانەگرێت ئەم زانیاریە لە بەرنامەی پێشوومان بەڕێوەبەری وەبەرهێنانی سلێمانی پشتڕاستی کردەوە بەڵێ لە 2011 موافقان هەیە موافقان هەیە بەڵام ئەوە نا ئەزمڕە و نەگۆیژەیە هیچ کامیان نییە هەرچ کەسێک توانێت بیسەلمێنێکەوە وانە اینجا ڕاستەکە موافقیان هەیە و لایەنە پەیوەنددارەکانیش لە ڕووی پێویستیەوە یعنی هەل لەوە بەرهێنان شارەوانی ژینگە زراعە کارەبا هەمووی موافقی کردووە ئەگەر هەمووی ڕەزامەندیاوە بەشێکی لە بەرامبەر ئەوە نییە کە ئێستا ئەبێ بەرامبەر بەوەی کە ئەو 50 ملیار دینار خەرجەکە 100 مەتریەکە بەشێک تەواو باشە
بەڵام لە هەولێر جیاوازە و شەقامی 120 مەتری و 150 مەتری سەرەڕای ئەوەی لە سنووری شارەوانی هەولێرە بە پاڵپشتی حکوومەت بەڕێوەچوو توانرا بە زووترین کاتیش بەراورد بە پرۆژەکانی سلێمانی تەواو بکرێت. ئەم هەنگاوەش پرسیارێکی جددی دێنێتە کایەوە. ئایا حکوومەت جیاوازی لە نێوان هەولێر و سلێمانی دەکات؟ حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان دەڵێ لە ڕێگەی کۆمپانیای هێمنەوە شەقامی 120 مەتری و 150 مەتریان دروست کردووە و قەرزە لە سەریان. بەڕێوەبەری پرۆژەکانی کۆمپانیای هێمن بە پەیامی ڕاگەیاند ئێمە بە مەبەستی خزمەتکردنی شارەکە ئەو دوو پرۆژەیەمان ئەنجامدا و هیچ پارچە زەویەکی نایابمان لە بەرامبەریدا وەرنەگرتووە. ئەو لێپرسراوەی ئیدارەی کۆمپانیای هێمن وتیشی قەرزی 120 مەتری هەولێرمان پێدراوەتەوە، بەڵام تا ئێستا پارەی تەواوەتی شەقامی 150 مەتریمان وەرنەگرتووە. سەرۆکی شارەوانی هەولێریش جەخت لەوە دەکاتەوە زەویان بە کۆمپانیای ناوبراو نەداوە و حکوومەت خۆی پارە بۆ پرۆژە استراتیژیەکان خرج دەکات و کۆمپانیەکانیش بە قەرزی درێژخایەن خزمەتەکانیان زیاتر دەکەن. دەربارەی داهاتی ناوخۆی شارەکە ناوبراو وتی هاوشێوەی سلێمانی پرۆژەکانمان بەشێکی بە داهاتی شارەوانی و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان و چەند ڕێگایەکی جیاواز دابین دەکەین، بەڵام پرۆژە استراتیژیەکان حکوومەت خۆی بودجەی بۆ تەرخان دەکات. پرسیارێکی دیکە لەم نێوەندەدا خۆی دێنێتەوە بەرباس بۆچی حکوومەت بۆ تەواوکردنی پرۆژەکانی 120 مەتری و 150 مەتری دەتوانێت پارە تەرخان بکات یاخود کۆمپانیاکان قایل بە تەواوکردنی پرۆژەکان بکات، بەڵام لە سلێمانی ناتوانێت. خۆ ئەگەر دەڵێ سلێمانی بەداهاتی ناوخۆی شارەکەیە، ئەی بۆچی لە هەولێر بەداهاتی ناوخۆ پرۆژە استراتیژیەکان ناکات ئەگەر بابەتەکە جیاکاری و نادادی نەبێت، یاخود نەخێر تەواوی کێشەکان بۆ پرسی دوو ئیدارەی و لایەنی باڵادەست لە سنووری زۆنی سەوز دەگەڕێتەوە. خۆ ئەگەر وا بێت ئیتر دەبێ بوترێت حکوومەتی هەولێر و دوهۆک، نەک حکوومەتی هەرێمی کوردستان. لەم بەرنامەدا بۆ ماهوم بوویەوە لە ناو شاری هەولێر سەرۆکایەتی شارەوانی بە لە 115 داهاتی خۆی و بودجەی پارێزگاکان بەشێک لە پرۆژەکان بەڕێوە دەبا، بەڵام حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بە پاڵپشتی دارایی هاوکاری ئەو پرۆژە استراتیژیانە دەکات کە لە سنووری شارەوانیەکەدا بەڕێوە دەچێت. بەڵام ئەوەی جێگەی تێبینیە لە سنووری پارێزگای سلێمانی پرۆژەکان استراتیژیەکان و ناوشارەکەش بە هیچ شێوەیە حکوومەت داهاتی بۆ تەرخان ناکا، بەڵکو پرۆژە استراتیژیەکانی وەک شاڕی بابان بە داهاتی ناوخۆی شارەکە و ناو شاری سلێمانیش بە داهاتی شارەوانی و پەرەپێدانی پارێزگاکان دەیکا. پرسیارەکە لێرەدا ئەوەیە باشە بۆچی لە سنووری هەولێر حکوومەت ڕاستەوخۆ خۆی سەپۆرتی دەکات، بەڵام لە سنووری سلێمانی دەڵێ بە داهاتی ناوخۆی شارەکە. و بابەتێکی دیکەشمان بۆ ڕوون بوویەوە کە لە سلێمانی زەوی دەدرێت بە لایەنی وەبەرهێنەرەکان بۆ ئەوەی کە پرۆژەکانیان بەڕێوەبەرن، وەکو بەڕێوەبەری وەبەرهێنانی سلێمانی وتی کە زەوی دراوە بە یەکێک لە کۆمپانیاکان بۆ ئەوەی شاڕی بابان تەواو بکات. لە بەرامبەردا لە هەولێر نەخێر هەم شارەوانی هەولێر هەم کۆمپانیاکە شەڕتیان کردەوە کە بەم شێوەی بێ، وتیان قەرزە بۆ دواتر حکوومەت قەرزەکەیان دەداتەوە، وەکو باسییان کرد شەقامی 120 مەتری تەواوی قەرزەکان لە حکوومەتە وەرگرتو ئێستا 150 ماوە. کەواتە لێرەدا دوو بابەت ڕوون بوویەوە. یەکەم دەسەڵاتدارانی سلێمانی بەرپرسن لەو دۆخەی ئێستا لە سلێمانی دەگوزارێ پێویستەکە بەرپرسیارانەتر مامەڵە بکەن و ئەو دۆخەی هەیە خۆیان لە ئاستی بەرپرسیارەتی بزانن. دووەمیش حکوومەت بە چاوێکی جیاواز دەوەستەی پارێزگاکان دەکا و ئەو پرۆژانشی لە سنووری هەولێر دەیکا بە قەرز دەیکا و لە ڕێگەی کۆمپانیاکانەوە دەکا، بەڵام ئەمە بۆ مانایە نایەکە گرفتی ڕێگاوبان نەبێ، بەڵکو وەکو بینیتان بەشێکی زۆر ڕێگاوبانەکانی دەرەوەی شاری هەولێر بەدەست چاڵوچۆڵی و خراپی ڕێگا و برتەسکی و نەبوونی یاخود کەمی هێماکانی هاتوچۆ و کەمی کارمەندی هاتوچۆوە دەناڵێنێت. تا بەرنامە و بە یەکیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاتە زای ناکات.